بەڵە خۆشەویستان چمە لای تەورێکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارە بە کۆنگری نەتەوەی یاخود یەکێک لە کۆنگرە جیهانەکە کە ئامادەکاری دەکرێت بۆ ئەنجامدانی کۆنگری لاوانی سۆسیال ئینتەرناسیۆناڵ لە کوردستان ئەم ساڵ ئەنجام ئەدرێت. هەڵبەتەم کۆنگرەیە هەر ساڵە و لا وڵاتێکی جیهان ئەنجام ئەدرێت و خۆشبەختانە ئەم ساڵ ئەم کۆنگرەیە لە هەرێمی کوردستان ئەنجام ئەدرێت. پرسیاری کۆنگرەکە دەکەم پرسیار دەکەم کە چۆنی بوو ئەم ساڵ هەرێمی کوردستان وەکو ناوەندێک وەکو شوێنێک بۆ ئەنجامدانی ئەم کۆنگرەیە دەستنیشان کراوە، کاریگەریەکانی ئەم کۆنگرەیە چی دەبێت، وەروەها کاریگەری چی دەبێت لەسەر دیاریکردنی مافەکانی مرۆڤ، وەروەها هەماهەنگی لە نێوان لاوانی هەرێمی کوردستان و هەروەها نەدەوڵەتیدا بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز سارینا ئەبراهامیان ڕێخەرگشتی لەوانی سۆسیال ئینتەرناسیۆناڵ دەکەن. کراستەخۆ کراستەخۆ لە ئەستێدو لەگەڵمان ئامادەیە. سارینا خان زۆر بەخێر بێت. یارمۆسۆڵکەمت لەگەڵ هێرش نامق علی سکرتێری ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان کاکەری زۆر بەخێر بێت. کاک هێرش دەستپێک وەکو سکرتێری ڕێکخراوی لاوانی کوردستان من پرسیارەکەم دێنمە لای تۆ. ڕێکخراوی لاوانی سۆسیال ئینتەرناسیۆناڵ ڕێکخراوێکی جیهانیە. دەبێت بزانم کارەکانی ئەم ڕێکخراوە چییە، وەروەها چۆنیش بۆ ئەم ساڵ هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بۆ دیاریکردنی یاخود بۆ ئەنجامدانی ئەم کۆنگرێ دەستنیشان کرا. سەرەتا دەستخۆشتانە دەکەم سوپاس بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە. ئەوەی کە حقت بیتن ئێمە وەکو ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان لە ساڵان ڕابردوو بەشداری کۆنگرەکانمان کردیە. کۆنگرەکان کۆنگری جیهانین 150 وڵاتی دنیا تێدا بەشدارە. ئەم کۆنگرانە گرنگی خۆی هەیە کە دەستە هەر وڵاتێک بۆ ئەوەی کە وڵاتانی دنیا لەگەڵ کەلتوری ئەو وڵاتە ئاشنایەتیان دروست دەبیتن و ئەتیبارێکی سیاسی زۆر گرینگە بۆ هەر وڵاتێک کە کۆنگرەکەی دەستێ. لە ڕابردوو خوارێ خۆش مامزەلال یەکێک لە خەونەکانی ئەوە بوو کە کۆنگرەی لاوانی سۆسیال ئینتەرناسیۆناڵ بێتە هەرێمی کوردستان و خۆی ستافەکەی خۆی ئامادە کرد بۆەوەی کە ئامادەکاری بۆ ئەو کۆنگرێ بکەن. ئەو کاتە هۆتێل ئاشوریان دیاری کرد بوو بەداخەوە بۆ کۆمەڵێکەوە کار نەتواندرا ئەو کاتە کۆنگرەکە ئەنجام بدرێ. ئێمە لەگەڵ دەست بەکاربوونمان وەکو ستافی نوێی سکرتاریەتی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان داوایەکمان پێشکەش کرد بۆ ئەم ڕێکخراوە جیهانیە کە داوامان کرد ئێمە ئامادەین و هەموو ئامادەکاریەکان ڕێک دەخەین. پێمان باشە ئەو ساڵی دادێ 2025 سەرەتای 2025 بێتە هەرێمی کوردستان و لە ناو هەرێمی کوردستانیش ئێمە شاری سلێمانیمان هەڵبژاردووە. ئەمەش کۆمەڵک هۆکاری خۆی هەیە کە لە ڕابردوو وا ناوزەند دەکرا کە هەرێمی کوردستان پارچەیەکی ئارامە مافی مرۆڤ وەکو پێویست ڕچاو ناکرێتن. کۆمەڵک ئەو بابەتانەی کە لەسەر هەرێمی کوردستان دەنگۆیەکی ناڕاست بوو بڵاو کرابووە. ئەمە پێمان خۆش بوو بانکێشتیان بکەین سەردانێکی مەیدانی هەرێمی کوردستان بکەن و چەند ڕۆژێک لێکوانە ببینێنەوە بە چاوی خۆیان ببینن دام و دەستگا حکومیەکانمان شارەکە لە ڕووی ئەمنی و لە ڕووی مافی مرۆڤەوە چۆن مامەڵە دەکاتن و بەو شێوە ئەوان داواکە ئێمە قوبڵ کرد و هاتنی بەڕێزیان سارینە خان و کاکسەیف جێگیری سکرتێری لاوانی ئینتەرناسیۆناڵ لێکوانن ئێستا لە سلێمانی ئەمڕۆ دووەم ڕۆژە دەست بە کار و چاڵاچەکانیان کرد و سەردانی مەیدانی دەکەن. بەڵێ سارینا خان دێمە لای بەڕێزت چ پێوەرێک بۆ هەڵسەنگاندنی ئاسایش و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا بەکاردەهێنرێت. ئەم ساڵ کە ئەم کۆنگرەیە لە هەرێمی کوردستاندا دەکەوت و کاک وەکو بەڕێزیشان ئاماژەیان پێکرد کە پێشتر لە ڕابردوودا هەرێمی کوردستان وەکو شوێنێکی تاڕادەیەک نائەمنی سیر دەکرێت تەماشا دەکرێت. بەڵام لەسەردا چ پێوەرێک بۆ هەڵسەنگاندنی مافی مرۆڤ و ئاسایش لە هەرێمی کوردستاندا بەکاردەهێنرێت نەخۆ ئیشی لەسەر دەکرێت. سپاس بۆ ئەم بانگەشکردە من باوەڕم وایە کوردستان و لە کەسانی زۆر زیرەک و بەتوانای تێدا ئەمە دەتوانم ئەمە هۆکاری سەرەکی بوو پاڵنەر بوو بۆ ئەوەی کە بتوانین ئێرە هەڵبژێرێنە. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵ ئێمە دەدەێمە هەموو کاتێک کە ئەو شوێنانە هەڵبژێرین کە زۆر ڕوونە بۆ لامەن وە لە کوردستانی عێراق ئێمە هەمیشە پشتیوانێکی ڕێکخراوەکەمان بۆەوە
زانیاری تەواوەتیمان هەبووە سەبارەت بە کورد و کوردستان و ئێمە هاتوین بۆ ئێرە کە زۆر باش بوو بۆ ئێمە کە هاتوین بۆ لێرە بوونمان هەبێت و بۆی بتوانین زانیاریەکان لەسەر ئەو بابەتە کۆبکەنەوە لەسەر ئەو هاوبەشەی هەمانە و لەگەڵ ڕێکخراوی ئازادی لاوان بتوانین کاری زیاتر بکەین لەو بوارەدا و دەتوانین پەیامێک بگەێنێت لە ئێرەدا زۆر لەوە زیاتر هەیە کە باسی لێوەدا دەکرێت وەکێک بەشێکە وەکو باشێکە لە جیهانە ئارامەی کە وەکو هاوڕێکەشم باسی لێوە کرد بەڕاستی ئێراژ سەقامگیر و ئارامە و گەنجێکی زۆری تەیە کە توانایەکی باشیانەیە کە دەتوانم ژیانیان بەرەو پێشەوە بڕۆن زیاتر بەهرەکانیان پەرە پێ بدەن و ئێمە چەندین دانوستان و دایلۆگمان هەبووە و چەندین کۆنفرانس کراوە کە ئەمانە ئەم پەیامە ڕوونەیە کە ئێمە دەمانەوێت بیگەێنی تا هەمووان و بتوانین ژیانی گەنجەکانی ئێرە زیاتر ڕزگار بکەین و بتوان زیاتر بەرەو پێشەوە خۆیان بن و زیاتر بەرەو پێشەوە بڕۆن. کاک هێرش دێمەلای بەڕێزت تا چەندێک لە ئێستادا هەرێمی کوردستان کە شەهۆی هەرێمی کوردستان گونجاوە لەبارە بۆ ئەم جۆرە کۆنگرانە و تا چەندێکیش پێویستیە. بەڵام وەکو ئاگدار ینی هەرێمی کوردستان لە دوای پرۆسی ئازادکردنی عێراقەوە ناوچەیەکی ئارام بووە، ینی کەمترین قوربانی کەمترین پێشەکردنی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ڕوویدایە و بە تایبەت ئێمە شاری سلێمانیمان هەڵبژاردووە وەکەوەی کە جەنابەت ئاشنایەتە هەرچی ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستانە کەناڵەکانی ڕاگەیاندنە سەربەخۆکانە لە شاری سلێمانی لە شاری سلێمانی دامەزراوە، بۆیە پێم وایە کەشەکەی زۆر لەبار و گونجاوە بۆی کە ئێمە بتوانین ئەو کۆنگرەیە میوانداری بکەین و لە ڕووی گرنگیشەوە گرنگی تایبەت خۆی هەیە، ینی تۆ شاری سلێمانی وەکو شارێکی گرنگی عێراق کە ناوزەند دەکرێتن بۆ ئەوەی کە ئێمە بە هەموو دنیای بناسێنین. ئەو میوانانە دێن 150 وڵاتی دنیان، ئەو 150 وڵاتە هیچیان لە دوو نوێنەر کەمتر نایەن، ئەوانە سەرجەمیان گەنجن، ینی سۆشیال میدیا بەکاردێنن. ئەگەر هەریەک وێنەیەک لە شاری سلێمانی لە شوێنێکی سلێمانی پۆستکاتن شارەکە ینی گرنگی خۆی دەبی لە ڕووی ناساندنەوە. بەڵێ ساری ناخان لەم کۆنگرێدا گرنگترین تەوەرەکان چی دەبێت خۆ بابەتانی کە ئێوە دەستنیشانتان کردو کە گفتوگوی لەسەرکردن و پێتان وایە کە ئەمە پێویستیەکە لەم کۆنگرێدا باسی لێوە کرد تایبەتتر ئێگە پێویستی کێتە بە هەرێمی کوردستان و ئاسی جیهانیشدا بە هەمان شێواز گرنگترین تۆپیکەکانتان بابەتەکانتان چی دەبێت؟ وەکو پێشووتریش من پێموتی ئێمە دەمانوێت لێرە بین ئامادە بین وەکو بە ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە دەمانێت لێرەدا پشتیوانی خۆمان بۆ کوردەکان دووپاتەکەینەوە بۆ هاورە بۆ ڕێکخراوەکە بۆ ئەو ڕێکخراوەی کە هاو پەیمانمانە کە ڕێکخراوێکە کار بۆ گەنجان دەکات و ئەو بابەتە گرنگانی کە لە ئێستادا لەوێت ئەو ئاڵنگارەنگەنی کە لە بەردەم گەنجەکاندادا هەیە کە ڕوبەڕووی ئەو ناخۆشانە دەبێنەوە ئێکەمە هاتووینە تێرە دەمانوێت لە ڕێگە ئەو کارانەوە یارمەتیان بدەین بەسەر و ئاڵنگارانیاندا سەر بکەمەوە بتوانن لە ڕووی سیاسیەوە بەشداریان هەبێ لەگەڵ سیاسەتی ژینگە و سیاسەتی وڵ شارەکەی خۆیانە بتوانن ڕوبەڕووی ئاڵنگاریەکان ببنەوەتەوە ئەوەی کە ئێمە ئەم بابەتە گرنگانە بوو لە کە باسمان لێوە کرد. کاریگەرێکی لەسەر پەیوەندی نێودەوڵەتەکانی هەرێمی کوردستان دەبێت تایبەتر لیکێکی هێنەوە بە وڵاتانی جیهانەوە ئەمە چۆن دەتوانرێت وەکو کۆنێکتە وەکو لینکێک لە بینی لاوانی هەرێمی کوردستان و هەروەها لاوانی نێودەوڵەتیشدا دروست بکرێت کاریگەرەکانی چی دەبێت؟ بەتەکیدی ئەمە کاریگەری خۆی دەبێت وە گەڕێخستنی ئەم جۆرە ڕێکخراوە نێودەوڵەتیانە کار لە شوێنێکی وەکو سەلەن وادەکا کە ئەم کاریگەریەکی زۆری هەبێ کە ببێتە پارتێک لە بەشە نێودەوڵەتیەکان و بوونی خۆی هەبێ و کاریگەری خۆی هەبێ و ڕێخستنی ئەم جۆرە ڕێخنانە وایە کە ئەم کۆمەڵگایە زیاتر بەرەو پێشەوە چووە و سەقامگیریەوە و شوێنێکی گونجاوە بۆ ئەنجامدانی چەندین ڕێکخراوی
بابەتی کۆنگرا ئەوانی کە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان لە ئێستادا ئەمە بەستیانە ئەنجام دێ و پەیوەندیەکانی ئەمە لەگە وڵاتانی تردا بەهێزتر دەکات زیاتر بەرەو پێشەوە بڕواز جوانتر کوردستان بە شێوەیەکی باشتر پیشانەیە و توانای خەڵکەکەی پیشاندەیە. پێوەرێک ئەو کەسانی کە بەشداری دەکەن لە کۆنگرەکە هەڵدەبژێدرێن و کێن ئەو کەسانی کە دەتوانن لەم کۆنگرێدا بەشدارن؟ بەڵێ کۆنگرەکە کۆنگری ساڵانەیە هەر ساڵ لە وڵاتێک دەکرێتن ئەوانەی کە بەشداری دەکەن ئەندامی ڕێکخراوەکانن لە سکرتێر و ئەندامانی سکرتارێت و کۆمیتە تەنفیزی ڕێکخراوەکان دەبی سەرانسەری دنیا بەو شێوێ دەبێتیان ڕێکخراوەکە خۆی سەرپشکە بۆی کە چێ دەیکاتە نوێنەری خۆی بۆ ئەوی کە بەشدار بکات لەو کۆنفرانسە تەمەن هەر ڕێکخراوێک پێوەری تایبەت بەخۆی هەیە کە ئەو کەسێک کە بەشدار دەکاتن پێویست دەکاتن لە کۆمەڵک بابەتەیە شارەزای هەبێتن. ئەمە وەکو ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان لێکوانەکە میواندارەکە لە ئەسۆ دەگرین لە ئێستاکەوە لە ئامادەکاریەکان داین سەرجەمی تیمەکانمان لە ئێستاکەوە دوای گەڕانەوەی ئەو لێژەیە کە دەگەڕێنەوە ئێمە ئامادەکاری دەکەین بۆەوەی کە لایەنی لۆجستی دابی بکەین شوێنیمانەوە مەسەری وەرگرتنی ڤیزەکانیانە ئیتر کۆمەڵە بەستنی کۆبنەوەتە بۆ ئەوی کە ئەو بابەتانە گرنگانەی کە چی پێویست دەکاتن ئێمە وەکو هەرێمی کوردستان گرفتەکانی خۆمان لەگەڵیان باسکەین لەو کۆنگرەیە بەشێک لەوەی کە گرنگی ئێمە دەبینین وەکو ڕێکخراوی ئازادی لاوان لێرە کۆمەڵێک گرفتمان هەیە وەکو هەرێمی کوردستان یەک لەو بابەتانە بابەتی مەسەلەی مادی هۆشبەرە کە بۆتە دیاردەیەکی جیهانی کە پێویست دەکاتن ئەو ڕێکخراوە چۆن پاڵپشتی ئێمە دەکاتن کە ئێمە بتوانین شەڵگەی تایبەتمان هەبێتن بۆ چارەسەرکردنی ئەوانەی کە سەرەتای تووشی مادەی هۆشبەر دەبن. بابەتی دووەم مەسلەی کۆچە کە بەنسبەت ڕێکخراوەکانی دنیاش گرنگی تایبەت خۆی هەیە کە تەرکیزیانە سەر ئەو بابەتەیە پێیان باشە یەک لە تەوەرە گرنگەکان بیتن کە چۆن بتوانین چارەسەری کێشەی کۆچبەری بکەین دیارە ئەو دیاردەیەکی زۆر باوە لە هەرێمی کوردستان ئەوەش کۆمەڵە کۆکاری تایبەت بەخۆی هەیە کە ئەو قەیران و گرب و گرفتانی کە لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان کە هەبووە لەو گرفتانەیە بۆیە ئەمانە بابەتی گرنگری ئێمە پێمان باشە تەرکیز بخرێتە سەر ئەو بابەتانە کە لەو کۆنگرێ باسی بکرێتن و ئەوان بەچ میکانیزم بکە دەتوان هاوکاری ئێمەوەکو لاوان لە هەرێمی کوردستان بکەن. بەڵێ ئەو ڕێکخراوانی کە لەم کۆنگرێدا بەشداری دەکەن زۆرینیان ئەوانە کە خۆیان خواستان هەیە بەشداری بکەن خۆت ئێوەکو بانگێشتدامە و داواکاری پێیان دەڵێت. ڕێکخراوی هێستا بەخۆی ڕێکخراوێکی نێودەوڵەتیە ینی لینکی هەیە لەگەر سەرجەم ڕێکخراوەکانی دنیا ئەوانەی کە ئەندامێتیان هەیە کە وەکو ئەوەی کە چۆن تۆ وەلایەکت هەیە بۆ حزبێکی سیاسی بە هەمان شێو ئەو ڕێکخراوانە ساڵانە ئابوونەوەی دەدەن ینی التزاماتیان لەسرە پێویست دەکاتن مانگانە ئەبدەیتیان هەبێتن لەگە ئەو ڕێکخراوە بۆیە کە هەر بابەتێکی لەو شێوێ دێتن ئەوان لە سایتی فەرمی خۆیان ئاگاداری بڵاو دەکەنەوە ئەو ڕێکخراوانی کە دەیانەوێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداری بکەن نوێنە دەنێرن بەشداری دەکەن ئەوەی تر دەتوانن بە شێوەیەکی ئۆنلاین یان بە ناردنی پامێک یان بە هەر هۆکارێک کە نتوانین بەشداری بکاتن ڕوونکردنەوەی خۆی دەکات ینی ملزەمە بۆی کە بەشدار بێ کە بەشدار نابێ دەبێت ڕوونکردنەوەیکی هەبێ بۆی کە بەشدار نەبێ. بەڵێ ئێستا ڕێناخان ئەوە چەند ڕۆژەکە لە هەرێمی کوردستان بەشداریدان چەند کۆنفرانس و هەروەها سیمیناری جیاوازدا کردو بەرکەوتنتان لەگەڵ سیاسەکان جاها بۆ یاخود هەڵتان داوە کە سەبار بە دۆخی هەرێمی کوردستان لەگەڵ ئەواندا قسە بکەن پاڵپشتی ئەوان بەدەست بهێنن هەنگاوەکان چی بۆ بەرەو پێشبوونەکان بەرەو پێشچوونەکان چۆن بۆ لە نێوانتانە؟ من باوەڕم وایە دەتوان ئێمە ئەوەیە کە ئێمە ئێستا لە ئێستادا هاتوینە بۆیرە کە ئێستا دەسەرتانراکەرە بۆی کە بتوانین بەرەو پێشچوونێک لە نێوانە هەردوو لادا بکەین و بتوانین شتەکان خۆمان لە نزیکەوە ببینێتی کە بتوانین زانیاریە ورد کۆکەینەوە لەسەرەوەی کە ئەو هاوپەیمانی هەمانە چیکەین چی ئەەکەین لەگەڵ هاو کوردەکان کە هاوپەیمانمانن لە ئێستادا و بتوانین لێرەدا لەم بابەت
وڵاتانی کە باسی لێوە دەکرا کە بتوانین بەرەو پێشوونەکان چۆن ببینی وە بتوانین پشتیوانی بکەین کە بتوانین ئەو جۆرە لە گۆشەگیری کە کوردی تێکەوتۆ بتوانین دەری بێنین کە بتوانین ژیانێکی سەقامگیریانێ ژیانێکی باشیانە بێ وەکو پێشووتریش وێتە ئەمە هەنگاوی یەکەمە ئێمە کە ئەم بۆنەیەمان ڕێخستووە لێرەدا کە بتوانین لێرەدا مەسجەکەمان پەیامەکەمان بگەێنی بۆ هەمان و ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەم هەنگاوەمان و لەگەڵ ڕێکخراوەکانی کە هاوپەیمانن لەگەڵ هاوڵاتیانی کورد کە بتوانین قۆناغی نوێتر بێنینەکایەوەنەوە هەنگاوی نوێتر بێنێ کە پشتیوانی لە کورد و کورد گەنجەکان بکەن بۆ ئەوەی کە لە ئێستا لەم چەند ڕۆژەدا ڕوودا مای خۆشحاڵی بوو بەرەو پێشبوونێکی زۆر بێ و لە تێگەیشتێکی زۆر باشە بێ کە بتوانین ئەم ڕێکخراومان هەیە لێرە بوون هەڵبەتە هەستەکانی جیاوازتان بۆ گەنجەکانی ئێمە هەیە هەستەنگاندنی ئێوە بۆ لاوانی کوردستان چییە پێتان واتوانن چۆن لەگەڵیاندا کار بکەن پێتان وایە هیوای چیان لێ دەخوازن؟ سپاس دەکەم بۆ ئەو پرسیارەت بەڵ دەتوانم ئەوەی پێشووتریش کە باسی لێو دەکەم کە ئەو هاوڕێم کە لێرەدا دانیشتووە لە ئازادی لاوان و چەندین گەنجی ترم بین و کە بینی من ژیانی خۆیان زیاتر بەرەو پێشەوە بردووە ژینگەی خۆیان بەرەو پێشەوە بردووە بوونەتە بەشێکی سەرەکی لە شارەکەی خۆیان لە وڵاتەکەی خۆیان کە هەوڵ دەدەن زیاتر بەرەو پێشەوە بڕۆن و بتوانن بەشێک بن لە دیموکراتیەت و لە ئەو قۆناغانی دیموکراتیەکە گۆڕانکاری بەسەردادا دەرە ئەمانە دەتوانم بڵم قۆناغێکی قورسە کە هەمومان تێپێدا تێپەڕ ئەبین بەڵام هەمووان هەوڵ دەدەن کە لەگەڵ تێپەڕبوونی ئەم دیموکراسیەتەدا و بەرەو پێشوونی زیاتر بەشداریان هەبێ و بتوانن کاری زیاتر بکەن و هەوڵ دەدەن کاری قورس بکەن زیاتر ژیان بەرەو سەقامگیر و ئاشتی بەرن. وایە دەرەنجامی کۆنگرەکە چ کاریگەریەکی لەسەر بڕاردان دەبێت خۆ چ کاریگەریەکی لەسەر چارەسەرکردنی کێشەکان دەبێت یاخۆ ئەو هەنگاوانی کە ئێوە دەتانەوێت بووی بنێن دەرەنجامی کۆنگرەکە چۆن یارمەتی دەردەبێت بۆتان؟ بەتاکید ئەنجامدانی کۆنگرەکە خۆی لە خۆی دیاریکردنی ئەو کێشە و مەشاکلانەیە کە گەنج لە سەراسەری دنیا هەیەی ئێمە دەبینێت بەشێکی گرنگ لە مەسلەی ئەو کۆنگرەیە کە ئێمە چۆن بتوانین گرروگرفتەکانی لاوانی هەرێمی کوردستان لەگەڵ دنیا باسکەین ئەوان میکانیزمی تایبەت بەخۆیان دەبێتن کە بەوەی کە هاوکارمان بن لە چارەسەرکردنی ئەو گرفت و کێشانەی کە لە هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە ئاماژەم پێدا کە بەشێکی ئەو دیاردانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێستا بوونە دیاردەی جیهانی بۆی ئەوان گرنگی تایبەت دەدەن ینی بە تایبەت بۆی کە بابەتی کۆچ و بابەتی مەسلەی مادەی هۆشبەر ینی ئەوانە بابەتی لۆکاڵین بابەتی جیهانین بۆیە پێم وایە ئەوان دەتوانن زۆر باش لەگەڵمان هاوکار بن بۆەوەی کە ئێمە لە ڕێگای تایبەتەوە بتوانین بەشێکی گرروگرفتەکانی گەنجان لە هەرێمی کوردستان چارەسەر بکەین ئەمە تایبەت مندی خۆی دەبیتن بۆ ئێمە و گرنجەکەشی لەوەیە کە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانە ینی تۆ لاوانی کوردستان ئاشنا دەکەی بە دنیا و گرروگرفتەکانیان دەبەستریەوە بە لاوانی هەموو دنیا ینی ئەوە هاوسۆزێکی باش دروست دەکە لە نێوان هەموو وڵاتانت. بەڵێ ئێستا ڕێنەخانکو دەپرسەر دێمە لای بەڕێزت دوای هیوای تۆ چیە لەم کۆنگرێتە خۆ پێشببینین چی دەکەیت لە دوای کۆنگرەکە هەموو هەنگاوانی کە ئێوە ئەتانەوێت لە دوای ئەم کۆنگرۆ بینێن تا چندێک ئەم کۆنگرێ ئومێد بەخش دەبێت بۆ ئێوە کە بتانەوێت هەموو ئەو هەماهەنگی و لینکانێک لە نێوان لاوانی ئێرە و هەروەها لاوانی وڵاتانی جیهاندا دروستی بکەن بتان وایە لە دوای کۆنگرە ئەتوانن دەست بە ئەو هەنگاوانە بکەن. ئێمە دەتوانم پێشووتریش پێم وتوینێتەوە تەنها گەیاندنی ئەو مەسجەمانە بۆ جیهانەکە ئەو بەشێکە لە کوردستان ئێمە هەڵمان بژاردۆست بە تایبەتی سولەیمانی شوێنێکی زۆر ئاشتنە شوێنێکی زۆر گونجاوە بۆ گەنجەکانەوە بەشێکی دانەبڕاوی جیهانە بەشەوەکی ئاشتی و سەقامکردنەوە ئێمە لێرەدا بە هەموو شێوەیە لەوێ دەتوانین پشتیوانیەکانمان بۆ گەنجان دووبادوەکەنەوە کە بتوان ژیانێکی باشیان هەبێ کە بەشێکی گرنگی ڕێکخراوەکەمانە بێ و بتوانن بەشداریان لە هەموو سێکتەرەکان
کەسانی ژیان هەبێت و بتوانن ببنە وەکو ڕێکخراوە نێودووڵەتیەکان لە هەموو وڵاتەکاندا بوونیان هەبێ توانەکانی خۆیان بسەلمێنن و زیاتر توانەکانی ببێت. ئەمە هەرەمە ژەڕون و هۆکاری هاتنی ئێمەیە بۆ ئێرە و ئێمە پێویستمان بەوە بوو کە لێرە بین کە بتوانین پشتیوانی خۆمانیان بۆ دووپات بکەینەوە کە بتوانن ئەویان بۆ بسەلمێن کە ئێمە بەشێکین لە ئەوان و ئەوانیش بەشێکن لە ئێمە و پێکەوە دەتوانی کارێ بکەین بێکەوە و بتوان زیاتر بەرەو پێشەوە بڕۆن لەم شارەدا لەم ناوچەیەدا بتوانن زیاتر بەرەو پێشەوە بڕۆن. سارینا ئەبراهامیان ڕێخەری گشتی لەوانی سۆسیال ئینتەرناسیۆنال سپاس بۆ سپاس بکرێت ئەمە کوردستانی زەگەڵ ئێمە ئامادە بێت زۆر بەخێر بێت. سپاس بۆ زۆر بەڕێز هێرش نامیق علی سکرتێری ڕێکخراوی ئازادی لەوانی کوردستان کاک هێرش زۆر بەخێر بێت و مادوو نەبن. زۆر سپاس بۆ ئێوەش و زۆر سپاس بۆ کورسات. خوشحاڵ بووم زۆر بەخێر بێت.